کاکۆ یاکۆ دووبارە دەگەڕێنەوە لا یەکتری بەڵێ ڕاستە نزیکترین هاوڕێت بۆ هۆکاری دەستگیرکردنت بەڵێ ڕاستە شکایەتی لێکردن بەگرتنی دام ئایا لە ئێستادا ڕاستە خۆشەویستەکەت بلۆچی کردو ناکاکە نابرا ئەو قسانە چییە؟ بۆم پیدایش پێم گوت وتمە پرسیاران لێمە دەڵێن میران باسەی ستافێک کە تۆتە ناو نازوو نەحمات مەسرەفیشم دەکرد و پارەشم وەرنە نەدەگرت و هیچ ئیمتیازاتەشم نەبوو زانیاری زۆر زیاتر لا کلیل میدیا بەخێبێ کاک میران زۆر سوپاس بۆ قوبولکردنی ئەو چاوپێکەوتنەیە چاوت ماز دەکەم هەمومان میران مارمار دەناسین لە دوورەوە بەڵام لە نزیکەوە کەس نازانێ میران چێ و تەمەنی چەندە و خەڵکی چ شارێکە قوربانتم سپاس لۆ زەنابەت سپاس لۆ بەرنامەکەت سپاس لۆ بینەرانت ڕێز و احتراممەیە ڕێز و خۆشەویستم لە بۆ هەموو بینەران و بیسەرانی بەرنامەکەت ئەمن میران مارمارم خەرشی ئەولێرم لە ئەولێر لەدایک بوویمە لە خانەوادەشی خانەدان و عەشایر و بابرێون خۆمانەوە کۆمەڵایەتین ئیدی لە هەولێری دەژیم و خۆشحاڵشم لەگەرت دووبارە بەخێر بێەوە خەڵک میران چۆن بناسێت لە سۆشیال میدیا ئایا میران کەسێکی کۆمیدیە یاخود پەبلیک فیگەرە یاخود مۆدێلە نا سپاس پەبلیک فیگەرم لە سەرەتاوە خۆت بە پەبلیک فیگەر ناسان دۆ ئێمە زۆربێ کات دەبینین کاری کۆمیدیاش دەکەی کاری کۆمیدیام کردیە و بەردەوامیشم بەڵام هەر بە پەبلیک فیگەر و ئیدی پەبلیک فیگەریش ئەو شتانە هەمووی دەگرتەوە کۆمیدیایە بەشی کۆمیدیاش دەگریتەوە پەبلیک بەڵێ بەڵێ چۆن بۆ هاتیە ناو سۆشیال میدیا ئایا پلانت بۆ داڕێشت بوو یاخود سوتفە بوو نەوەڵڵا سوتفە بوو هیچ پلانەکەم نەبوو ئیدی ڕۆژانە ئافتانە سەفرە و سیاحەت و گەڕان و شتانەمان بوو بە هۆی گرنگ سوحبەت و قسەی خۆش و شتانەمان لەگەر یەکدری و لەگە برادەران و دۆستان و شتانە لەگە کاک عەلی برادەرم کە ئێستا لەگەرمە یەکدریمان ناسی لە بازار تەنیژێک دوکانمان هەبوو دوکاندار بوون باشە لە دوایەوە لەگەر چەند برادەرش کە یەکدریمان ناسی و ماوەکی باش پێکەوە بووین یعنی چەند ساڵە پێکەوە ئیشمان کرد ئیشی کۆمیدیا و یعنی سوزانم یعنی زۆر شت ئیدی ناسێنراین و خەڵک خۆشەویستین و خەڵک ئەمەی بەدڵ بوو یعنی کوبڕی هەتا ئێستاش لەگەردابی ئەلحەمدوللا خەڵک خۆشەویستێکی زۆری لۆ دەربڕینەوە و کەس گلەی لێمان نەبووە ئەلحەمدوللا وەشکرۆژ لە فەزلی خوای گەورەی و سپاسی ملەتی خۆشمان دەکەین کە ڕێزێکی تەواوی لێگرتینەوە و سەپۆرتێکی تەواویان کردینە بۆ یەکەمی جار خەڵک میرانی لەگەڵ کەسایەتیەک بینی وەکو ستاف دەرکەوتن ئایا هەرخۆی لە بنەڕەدا وەکو هاوڕێتی دەرکەوتن یاخود وەکو ستافێک نە برایەتی بوو وەڵڵای یعنی هەمووی برایەتی و برادەرایەتی بوو بە ڕۆعەکی زۆر جوان برادەرایەتێکی زۆر بخۆت یعنی یەکدریمان خۆش دەویست یعنی کوبرەی بەبێ هیچ مەسلحەتێک بەبێ هیچ پاداشتێک بەبێ هیچ مۆزوعێک تەنها برادەر بووین برادەرایەتیشی زۆر جوانمانە بوو ئیدی بەردەوام بووین گەورە بووین گەشەی کرد لەو برادەرایەتی شتی زۆر گەورەتر و شتی زۆر جوانی لێکەوتەوە ئیدی تا کارەوەی کە هەموو خەڵکێک لە هەموو شارێک لە هەموو کوردستان لە هەموو دنیا دەیناسین بەڕاستی لەبەرچی لەگەڵ ستاف یەکەم نێوانت تێک چوو هۆکاری سەرەکی پارە بوو یاخود غروری بوو نەوەڵڵا نە پارە بوو نە شتێک لەو بابەتە ئەمە پێکەوە بەستی بووە ئەنی بابەتی ئەو شتانەمان لە بینی نەبوو بەڕاستی ئەلحەمدوللا توزانم زۆر شت بوو وەڵایی ئیدیان دەشت ڕوویدا نەدەبایە ڕووبداتن گەیشتینەوە واتە پارە کەسەکان دەگۆڕێ؟ طبعاً پارە هەموو کەس دەگۆڕی پارە بە هەموو کەس هەر ناگیرێ ئیدی دەبێت تو بزانی چۆن تەعامل لەگە پارە دەکەی چۆن لەگە پارە وە بکەی نەتگۆڕی غرورت نەکە لوتبەرزت نەکە بەرامبەر ئەو کەسانە نەگۆڕی کە لەگەرت هەردەستون و دادەنیشتن و ڕۆژانە ژیان لەگەریان دەکەی ئیدی هەموو ڕاستە لەوانەیە پارە زۆر شت بی بەڵام پارە هەموو شتەشیش نییە لەو کاتێک کە دەرکەوتووی خەڵکێکی زۆر هەنا بە تایبەتی چەند کەسایەتیەک تانۆ توانزل لێ دەدەن و
و هەموو کاتێک قسەی سیر دەکەن. ئایا ئەوە هۆکاری ئەوەیە خۆیان بە تو ئەکتیڤ دەکەن یا خۆت چاویان بۆ هەڵنایەتن کە تۆ سەرکەوتوو بووی لە کارەکەدا؟ ڕێزە شتاومەیە من هەموو کەس لەوانەیە شتەکان ببینی شتەکان بزانی شتێکی لۆ ڕۆمبوویتەوە کە کەسێک و ئەوە هیدی ئاز ناکەم زیاتر لەسەرەوە مۆزوع بڕۆم خواکاری هەموو لایەش ڕاست بینی هیوای سەرکەوتنی لۆ دەخوازم و تا ئێرەش چاوی ماز دەکەم. لە ئێستا دەبینین میران مارمار لە هیچ ستافێکدا نییە. ئایا بڕیاری ئەوە دەدا دووبارە بگەڕێتەوە هەمان ستافی یەکەمی؟ نەخێر نەوەڵڵا چونکە ناتوانم نەخێر فکرم لێ نەکردەوە لە مێشکم نەبووە قەت. میران مارمار ڕۆژانە چەند کەی هەیە؟ ئایا دەڵێن منافسەی کەسە ئەوروپیەکان دەکاتن؟ بە خودایی عادەتەن نشا لەسەری 150کەی 140کەی یانی ڕۆژانە بینەرم لەوەندە زیاترە کەمتر نییە و یعنی نازانم ئەوجا کەسە بەناوبانگە ئەوروپیەکان شکوولەنە چەندە عادەتەن ئەوان زیاترە دەستکەی مەملەتیمە 5 میلیۆن کەسە وەیە بەتاکێت ناو ئەو 5 میلیۆن کەسەش پێم وایە ئەکتیڤن یانی برادرانی مە یان بەحام برادران دۆستانی خۆمان لە سەد پێشانەوە پێکەتریانی ئەکتیڤن یانی برادرانی یانی گروپەی خۆمان بەجددی زۆر ئەکتیڤن لە ڕووی ڤیو لە ڕووی بینەرەوە بەڕاست. خۆشەویستینی هاوڕێت چێ لە ناو ستافەکەت؟ وەڵڵا هەمیان کاکە تووشیەوەم بکە یەکەچیان هەموو ئەوانەی کە ئێستا لەگەر من و یعنی لەگەرە من ژیانێک بەبێ خۆشتنەوە هەمیانم زۆر خۆش بەڕاست. دەتوانین بڵێن یەک نەفەر کامیان زیاتر لە تو نێزیکترە نەخۆشەویستتر نێزیکتر؟ وەڵڵی هەمیان نێزیکتر بەخوا ڕۆژانەم لەگەوان بەڕێ دەکەم بەڕاست. ئەم بە زۆر نسبەکەی دەچم و مارەزار وەش هەموو زۆربەی شوەکانش پێکەوە لە یەک شوێن هەتا بەیان پێکەوە. میران خۆشەویستی هەیە لە ئێستادا؟ ئەگەر هەیەی کەی بە نیازا و سەرگیری بکە؟ جوانە خۆشەویستم نییە نەوەڵڵا بەس ڕەفیقەش زۆر نێزیکم هەیە لە هۆڵندا بەڵام نیازی ئەومان نییە ینی بە هاوسەرگیری و شتوام لە مێشتیدا نییە وەڵڵایە تا ئێستاش هەتاوە دەقەیە. هەمومان دەزانێت دنیا دەوران و دەورانە. ئەگەر ڕۆژێک دنیا دەورانی کردو ئەو ئافرەتێک کە باسی دەکەی هاوڕێتە لە هۆڵندا ئەگەر بۆ یەکتری بگونجێن هاوسەرگیری لەگەڵ دەکەی؟ لەوانەیە وەڵڵا بەس نامنەوە شتەم لە مێشتیە ناویشت لەو شتەی لە مێشتیە. بەتاکید هەر بۆ شێوازە دەست پێ دەکات. ئیشاڵڵا خێری تێدایە و ژیانێکی خۆش قوربانتم سپاس دەکەم. میران تاوەکو ئێستاکە درۆی لەگەڵ کراوە لەگەڵ ئەو هاوڕێیانە ماوە کە درۆیان لەگەڵ کرد؟ هەبووە ئەو حاڵەتم چونکە ماشەڵڵا برادەرم زۆرە من بەڕاستی زۆربەیان وەکو برا حیسابیان دەکەم زۆر بەشیان برادێکی عەزیزن لەکنە من هەندێکیانیش برادێکی یعنی کەیفم پێیانی خۆشم دەوێن بەڵام هەندێکی وەی کردیە کە دوورکەونەوە لێم لەبەرەوە کاری درۆکردن چونکە لەگەرم ژیانە لەگەرم بووینە هەندێکیش احتیاجی بۆ لەکردم زۆر لەگەرم تێکەر نەبووە. تاوەکو ئێستا میران خیانەتی لێکراوە لەلایەن ئافرەتەوە یاخود لەلایەن پیاوەوە؟ لەلای ئافرەتم نەبووە بەڕاستی بەس برادەر بەڵێ. زۆربەی کات گوێبیستی ئەوە دەبین کە میران بەشداری لە ستافێک کردووە ئەو ستافێ بۆتە هۆکاری ئەوەی ناوژێ نەحمەد بە سەرمیراندا ببارێتن لە ڕێگە ئەو ستافۆ بۆتە خاوەنی ئۆتۆمبیلی گرانبەها و خانە و شوقە و چەندین بزنسی تایبەت بەخۆی. طبعاً کە دەستم پێکرد باگەڕێمەوە بیدایەتی قسەکان کە هاتمە ناو برێن بواری سۆشیال میدیا و بواری میدیایی یعنی پێم وابوو وەزعم لە زۆربەی ئەو پەبلیک فیگەرانە و باینەرانە باشتر بوو کە ئێستاش هەن لە هەولێر و لە کوردستانیش باشە قەت کەس نەیتانی بە پارە ڕامگریان دەوکتم کە باشە چکە پێویستم پێ نەبووە چکە بەخۆشم لەخوای بە زیادی پێویستم پێ نەبووە هیچ کاتێک بەوەی کە پارە بمگریان شتێکم پێ بکاتن ڕۆژە لە ڕۆژە. پێما خۆشە میران زۆر بە کورتی وەڵامی ئەو پرسیارە مامداتەوە ئایا ئەو کاتێک چووە ستافی دووەمی لە ڕێگای ئەو ستافە و خاوەنی ئەو ستافەیە دەڵێن بڕەپارێکی زۆری پێشکەشی بە میران کردووە
ئایا میران تەنها لە ڕێگای سناپچاتەکەی و ئەکاونتەکانی خۆی پارێ بەدەستێنەوە یان لە ڕێگەی ئەو ستافەوە بڕە پارێکی زۆری پێبەخشراوە؟ طبعا ئەو پرسیارە زۆرم لێکرایە یان زۆر کەس عەزی کردووە ئەو شتە بزانی نەخێرە تا ئێستا نە دینارێک نە مستەفید بووم چونکە کە هاتمە ئەو ستافەش مەنەجەر بووم تعدا دەکەم هیچ مەنەجەرێک لەو هەولێرەیە لەو کوردستانە بێ پارە ئیشکا و مەسرەفیش بکاتن مەسرەفیشم دەکرد و پارەشم وەرنەدەگرت و هیچ ئیمتیازاتشم نەبوو تەنها بە ڕووی برادەرایەتی خۆشەویستیەوە باشە تا ئێستاش هیچ بڕە پارەکەم وەرنەگرتیە و ماگانە و داهات و هیچ شتێکم نەبووە بەڵام ڕێکلامم کردیە بزنسی خۆمە بووە ئیشی خۆمە بووە لە ڕێی سناپچاتی خۆمەوە پارەم پیا کردیە. ئێستا کاتی پرسیارە قورسەکان هاتووە ئەو پرسیارێک کە لە لای خەڵک بەبێ وەڵام ماوەتەوە نزیکەی 1 ملیۆن کەس چاوەڕێ ئەو وەڵامەیە ڕاستە نێزیکترین هاوڕێی خۆت شکایەتی لێ کردی و بەگرتنی دای ئەو کەسایەتی هەموو کاتێک لە سۆشیال میدیا بە برای خۆی ناوی دەهێنایی. دەست خۆش سپاس لۆزە نابێت سپاس بە پرسیارەکەت چۆنیەتی پەیوەندیکردنم بەو ستافە دوای عاجز بوونم لە ستافی یەکەم دوای درشکانم لەوێ ئەو برادەرە خۆی ینی نێزیک بوونەوە لێک نێزیک بوونەوە کە برادرایەتێکی باشمان دروست کرد ینی یەکدریمان زۆر خۆشویست هەرچەندی برین باسی بکەم لەوانەیە کەمی بەڕاستی لە پێکەوە بوونمان لە برایەتیمان دوای ئەوە زەمانێکی زۆرمان پێکۆ بردەسەر و پێکۆ بووین و شتانە بەڵێ ڕاستە شکایەتی لێکردن بەگرتنی دام. ئەو کارەکە چ بوو کە شکایەتی لێکردی؟ بەڵێ ئەگەر باز بکەیت. تەمان نەما وچی گوتم زۆر لێک نێزیک بووین زۆر سیقەمان پێک بوو زۆرێک دریمان خۆش دەویست یعنی بە عایلی بە ڕۆح بە برادرایەتی بە هەموو شتێک تێکەری یەک بووین بەڕاستی یعنی عایلەیەک دریمان ئەوە ساچۆی مەیدەکرد ئەمە چۆی ومان دەکرد یعنی هەفتەی ڕۆژێک دوان سێیان ئەمە لەکن یەک داوەت بووین. هەندێک گرتە ڤیدیۆی هەبوو برێن ئەوانەی کە بڵاو بووە گومانیە بوو گومانەکەشی لە من و لە برادرانی خۆی و لە چەند برادرەشکەی دەری ستافەکەی کە من لە زێوی بام ئەمنیش هەمان کارم دەکرد بەڵام ئەمن لۆم سەلمان کە من نیمە سوندم لە خوارد و بە ڕووی برادرایەتی بە ڕووی خۆشەویستیمان و بە ڕووی داک و بابمان و کورە بە قورئان بە فڵان ئیدی قەنەعەتی نەکرد هەر شکایەتێکی کرد و بەگرتنیدا. دوای ئەوەی کە شکایەتی لێ کردی و زانی کە تۆ بێتاوانی و 20 ڕۆژ لە زیندان بووی دوای ئەوەی کە ئازاد کرای تاوەکو ئێستاکە خۆی و خێزانەکەی نەهاتوونە دەلات و وەداوای لێبوردنیان لێ نەکردی کە تۆ بێتاوانی دەمان شتێکی زۆر غەڵەتی کرد بەرامبەرە من نەدەبایە قەت ئەو شتەی بکە کە کردیشی خانەوادە و عایلەکەی منیش کەسانێکی دیار و معقول و خانەدانن پێیان قبول نەدەکرا کە کەسێک بێ بەرامبەرە من بە بێتاوانی ئەوەندە ڕۆژە بەغەدری دەزانن بالفعل لەوانەشە ڕاست بیتن چکاوان ئەمن لۆم سەلماند و خانەوادەی خۆشم لەگەرەوە ئەو کەسە دانیشتن کە کوڕی مەشتیوان ناکە و گەشتیواش پێ مەڵی قبول ناکەین باشە بەڵام مەتا ئێستا نەهاتیە پەیوەندی پێوە کردیمە چاوم پێ نەکەوتیە. ئەگەر بێت و ئەو کەسەی کە بۆ هۆکاری ئەوەی تۆ زیندانی بی و دەستگیر بکرێی ئەگەر بێت و ڕاستیەکانی لۆ زیاتر بۆ ڕوون بێتەوە و بزانی تۆ بێتاوانی و ئەویش هیچ کێشەیەکی نەمینێتن بێتەوە لە داوای لێبوردن لێ بکاتن داوای لێبوردنەکەی لێ قبول دەکەی و لەگەڵی دەبیەوە دووبارە. تەمان دەرێ شوشە ئەگەر شکا سانابتەوە زامنەوە بەرداغی دەشێنم قەت وچ خۆی لێ نایەتەوە ئینسان ئەگە دریشی شکات سانابتەوە باوەندە دەمان بە غەدری دەزانم چونکە ئێمە شایانی ئەوە نەبووین ئەو شتەی بەرامبەرێک دری بکەین
برادایەتی مەشایانی ئەوەی نەبوو لەوە زۆر گەورەتر بوو کەشتێکی وا بەرامبەرێک دری بکەین بەڕاست کە کردیشی تازە شتەکە زۆر یعنی تێکچوونەکی ناشرین ناخۆش لێکەوتەوە چونکە زەحمەتیم دیت ناخۆشیەشی زۆرم دیت لەو مدەیە کە ئەو شتەی ڕوویدا ئەو شتە هاتە ئاراوە بەڕاستی ناتانم زارشکە بەردەوام بم لەگەری ئەو شتانی کە کردی بەرامبەرت بیرۆکەی خۆی بوو یان کەسێک کاتە نێوانتان ئەوەی بەسەر ئێوە هێنا بەڵێ تەمان نەمن ئەو شتە بە حەقە ڕاستە لەوانەیە کەسەکانی دابی کەسێک دوو سێ هانی ئەوەیان دابی کە میران متتەهەمکەن لە پێشساوی یا میران تۆمەتباری یەکەم بیتن چونکە لە زۆر لێ نێزیک بۆ منش عاشام لەوەی نەکردە کە زۆر لێی نێزیک بوویمە یعنی هەموو شتێک یەکدریمان زانیە باشە بەڵام ئەوڕۆ کەس ناتانی غەڵەت بەم بکە چونکە ئەگە غەڵەتم کرد ئەمن متتەهەمم ئەگەر توش بەم بکێت و متتەهەم نابی ئەوەی کە دەیکا ئەو متتەهەم دەبی باشە ئەو تاوانبار دەبی بەڵام ئەوەی کە کرایە بەرامبەرە من ئێستا ئەگەر ئەمن بەم هەموو کوردستانت بەناو بکرد باش شتێکی وام نەدەکرد جگە لە تۆ هاوڕێتریشی بەگرتن داوە هاوڕێی نێزیکی خۆی یەکەم کەس ئەمن بووم چەند کەسەشکە بوون بەڵام ئەوانە زۆر نزیک نەبوون ئەوان وەکو ئیشکردن وەکو یارمەتیاندایە لە سناپەکەی کە سوتا بوو دامی زۆی بینەوە شتانە بەڵام کە من گیرا بووم دوای 2 ڕۆژ 3 ڕۆژ لەگەر یانگاسی هەمویانی کردبوو بیکاکە هەمووتان بەگرتن دەدەم و گومانم لە هەمووتانە و میران بەربی میرانی لەسەنەبی ئەم گۆش بەگرتن دەدەم ئەوەی بامیان گوت بوو بەرەو ڕوویانی دوو کەسایەتی تر لە ستافەکەتان دەستگیر کران پێشەتەوە ئایا لەسەر هەمان کەیس بوو یان لەسەر کەیسیتکە بوو؟ نا ئەوان لەسەر هەمان کەیس نەبوون ئەوان لەسەر بابەتی جیاواز بوو کە پەیوەندی بە خۆیانەوە بەڕاست دەتوانین بڵێن کاکۆ یاکۆ کاکۆ یاکۆ یعنی ئێدیتۆرەکانی سناپچات و تیکتۆک و ینی چاوەڕێ ئەوە نەکەن کە دووبارە ئاژنەوە لەبەرەوەی خەڵکەکی زۆر پێیان خۆشە ئەگۆ هەموو کار لەگەڵ یەکتری بن لەبەرەوەی ئەو دوو کەسایەتی زۆر لەگەڵ یەکتری دەگونجێن و دەبنە هۆکاری دڵخۆشکردنی خەڵک چاوەڕێ ئەو بکەن لە داهاتوو پێکەوە دایانبینینەوە یاخود نایانبینینەوە دەتوانین بژڵێن زوو بڕیارمەدە لەوانەیە 2 ڕۆژکە وەزاکە بدۆڕێ و بێداوا لێبوونم لێکە ڕاست طبعا داوا لێبوردن چمان نایەکی نابی پێشەوەی کە کەسێک وێرانکەی کەسێک بشێنی کەسێک دری کەسێک بشێنی بەڕاستی چونکە تو واقعەتەکە دیار بوو خۆت لێ لە خەتیدا باشە خۆت لێ حەوڵت نەدا ڕاستیەکان بزانی یان سەبرت نەگرت ئێستاش بە داوای لێبوردنە چونکە زۆر ناخۆشی و باشە من ئێستا 20 ڕۆژە توی بەگرتن دەدەمە تووەرە لەمە خۆش بە دەکرێت ئایا خەڵک ئەوەی قوبوڵە ئایا تاکە چی کورد تاکە هەر تاکەک ئەوەی قوبوڵە کە 20 ڕۆژان کابراایەک بە بێتاوانی بەگرتنت بداتن دوای ئەوەی ئازاد رێکی لەسەر نەبی بێتاوان بیتن و کە پێشتری دیفاعی لەوەی کردبی کە بێتاوانە هەر ڕاوەنەستی بەگرتن بە ئازاد بکری و بەداوا لێبوردنێک دەی خۆش بسیوەکردین لە پاشەوە من ناخۆشی و زەحمەتیە و لەگەر هەزاران کەس لە ژوورێک دابی و یعنی باوەڕ ناکەم قەت یعنی خۆم بە مەزلوم دەزانم زۆر یعنی قەت شایانی ئەوە نەبوو چونکە من برادەراتێکی زۆر جوانم پێکی نابوو خۆشویستنەکی ڕاستی لە ناخی خۆم پیشانی خەڵکم دەدا کە من بەڵێ ئەو کوڕم خۆش دەوێت ئەو برادرانی خۆم خۆش دەوێت ئەوانە لۆ دەکەم بەڵام ئەوە لەکنە من ڕاستی بوو چکە لۆیە قەت دریشم نەداهات ڕۆژ لە ڕۆژان 50 بەخیندا بێ یان یەکێک عاجزیکە لۆیە ئەو شتە بۆ ڕابردووەکی ناخۆش ئەو زانیارانێ ئەتۆ هەدبێ تاوکو ئێستا ئەو کەسایەتێ لە کوردستان ماوە بەڵێ لە کوردستان مایە بەڵام ئاگام لێ نییە نازانم هیچی لەسەری کە کووە کوونیە چونکە هەتا ئێستا شۆکم بەو مۆزوعی کە پێی متتاوانبار کرام شۆکم بەڕاستی چاوەڕێ ئەوم نەدەکرد یعنی بەجددی چاوەڕێ ئەوم نەدەکرد هیچ کاتێک
لە کەسێکی ئەوە نزیک و خۆشەویست لە خۆ. جگە لە سۆرۆک ستافی دووەمت لەگەڵ هاوڕێیەکانی ترت نێوانتان باشە ئێستاش لەگەڵ ئەوان قسەی دەکەی؟ لە خۆی بە زیادبی هەمیان لەگەر من، هەمیان لە پشت من، هەمیان چونکە دەزانن و نەناو واقعەتەکەدا بوون کەس بەجی نێشتیمە و هەمووشیان قەولی ئەوەیاندایە کە تەمەنەشی دوور درێژ پێکەوە بین ئینشاءالله. ئەمن دەرێم ئەوان دەرێن تا مردن، بەس ئەمن دەرێم ئینشاءالله تا مردن پێکەوە دەبین. میران مارمار تاوەکو ئێستا کە هەمومان دەزانین دوو ستافی بەڕێ کردووە، ئایا لە داهاتوو بیرۆکەی ئەوەی هەیە ستافێک تایبەت بەخۆی ستافی سێەم بە ناوی خۆی دابمەزرێنێتن یاخود تەنها وەکو پابلیک فیگەرێک لە ناو سۆشیال میدیا پەرە بەکارەکانی خۆی دەداتن؟ سپاس. میران زۆر کەسی لەگەر زۆر کەس بووین گەورە بووین، هەوڵی جوانکردنی زۆر کەسمدا، هەڵی گەورەکردنی زۆر کەسمدا، الحەمدلله سەدەیان بینم کە خەڵک خۆشیانی دیوێ گەورەنە جوانە ناو خەڵک. بەڵام میران هیچکە ناسەی ستافشکە، میران ستافی خۆی دەبی، میران لەگە برایەکانی بەردەوام دەبی. ئەو کەلیمەی ستافی کە بە خۆم دامنابوو قەدیم ئێستا لێی دەکەمەوە، وەکو برایەکان وەکو برادەرە عەزیزەکان پێکەوە بەردەوام دەبن و بە ڕوحێکی برادەرایەتی ئینشاءالله بە ڕوحێکی برایەتی بەردەوام دەبین و ئینشاءالله دەبینە هەمان ئەو برادەر و دۆستانەی هەمان ئەو کەسانە کە پێشتر خەڵک خۆشی دەویستن و سەپۆرتی دەکردن و ئەو متمانەی خەڵک قەت هاو ڕازی نابم لە دەست بدەم یان بشێنم، بەردەوام دەبم و ئینشاءالله دەبمە کوڕی هەموو مارەک و کەکوو لە ڕابردوو بوومە تا ئێستا و لە داهاتووش ئینشاءالله هەروە دەبم. ئەو دەنگوانە ڕاستە لە ناو ستافەکەتان چەندین جار لەسەر ئافرەت بۆتە شەرتان و یەکێک لەو کەسانە کە ناوی گۆرانە لەسەر کچێک بە شەڕ هاتوونە؟ نابرا ئەو قسانە چییە؟ بۆم پیدایش پێم گوت وتمە پرسیاران نێمە. کاک میران لێ بردن دەکەی کە پرسیارە مالێ کردی، با قوربان دەبم. قسەی نێزیکترین هاوڕێکان زانی گۆمە دەمانوێت لە دەستپێشی ئەو برادرانی خۆمان بەبێ هیچ ئەو مۆزوعانەی تێدا بیست تەشیرەگی جنێودانەگیز یعنی هەر شتێکی ناشرین بی لۆ کۆمەلگایەکەمان قبول نەبی یان قبول نەکرێتن بەجددی نایکەی. ئەو شتانەش بەجددی نەبووە قەت شتێکی وامان لە بینیدا ڕووی نەدایە لەگەر هیچ برادەرەکانی خۆمان ناوە خۆشمان نەک بە تەنیا لەگەم لەگەوانیت کەش قەت شتوانە بوو. تەنیا مەبەستیان ئەوە بووە لەگەر کلیلیمیدا دوتە چێشە لە ناو پرۆگرامەکەی بە قورئان ئەو دەنازانمە پرسیاران ئێستا دنیا پرسیارێکم لا بردی ئەیدا پرسیارە شەرما بووەدی ئەوە بە مەسەلەکان ئیدی داوەرەبردنش دەکەم کاکەم. زۆر سوپاس با بگەڕێن ناو پرۆگرامەکەی خۆم. فەرموو. زۆر سوپاس کە بەشداری ئەو پرۆگرامی ئێمەت کرد، زۆر سوپاس دووبارە چی تێ لە کۆتایی وەچیت بۆ پرۆگرامی کلیلمیدیا هەیە؟ سپاس لۆ جەنابەت، سپاس لۆ پەیزی کلیل میدیا، لۆ بینەران و بیستەرانی، سپاس لۆ خەڵکی تەواوی کوردستان، سپاس لۆ کوردانی ئەوروپا بەڕاستی سەپۆرتەش تەواو دەکرێن لە هەموو لایەکی. سپاس ئینشاءالله ئەمە دەبینە شایانی ئەو متمانە و ئەو خۆشویستنێنگۆ ئینشاءالله کوڕی هەموو مارەک دەبین و سیقە و متمانەی ئێوە قەت لەدەست نادەین. سپاس لۆ برادەرانی کە لەگەرە منن، سپاس لۆ بینەرەی کە لە شاشەکەی لە شاشە جوانەکەی کلیل میدیا دەمان بینن، سپاستان دەکەم.